بەخێربێن بۆ بنیادنانێکی نوێ لە قەیوانستی. وەک یەکەمین پڕۆژەی نیشتەجێبوونی قەیوان گروپ، قەیوانستی ئەوەی جیای دەکاتەوە ئەوەیە کە شارێکی پڕ لە خزمەتگوزاریە. لە ئێستادا کار دەکرێت بۆ بنیادنانی گەورەترین باڵەخانەی نیشتەجێیی لە ناو قەیوانستی کە ئەویش تەلاری ئەی4 لە ناو تەواوکاری زنجیرە تەلارەکانی ناو پڕۆژەکەدا. وەک هەمیشە گروپی کۆمپانیاکانی قەیوان پابەندە بەوەی بەرزترین کواڵیتی و نوێترین دیزاینی هاوچەرە پێشکەش بە بەشداربووانی خۆی بکات. ئەم باڵەخانەیە لە 22 نهۆم پێک هاتووە کە بۆ هەر نهۆمێک 10 شوقە لە خۆ دەگرێت بە ڕووبەری جیاواز و یەکێک لە تایبەتمەندەکانی ئەم باڵەخانەیە ئەوەیە کە پارکینگی داخراوی تایبەت بەخۆی هەیە.